سڵاتان لێبێ ئەمڕۆ بەم باران و بەم جەوە خۆشە جەماعەتی گروپی مۆنستەر ستریت لە ئەکواپارکەکەی چاڤیلان کۆبوونەتەوە جا ئێمەش پێمان خۆش بوو ڤڵۆگێکی بکەین بۆیە لە زۆر ڤڵۆگمان نەکردووە ئەمەش ڤڵۆگی سیویەکە هیوادارم ڕۆژێکی خۆش بێ با بڕێکەوین ئەجا ئەم جەوە چی خۆشە نەزەختی مەکینەکەوێت و نەتایە سەرفە بێت بۆیە جەماعەت ئەمڕۆیان هەڵبژارد جا بزانین جەو چۆنە مەزەری خاڵقی با بڕوە سەرەوە جەوە چەند پاکە کاکە باشن شکر چاوەکەم قوربانیەوە دەنگ باستان قوربانیەوە دیارە 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 وای لێ یەکەم بەرە ئاڕۆ سەرمایە چییە؟ ئارە بە باش بۆ یەکەم جار ئەی نا ئەو بینە جوانە جوان ئەمە خۆش ئەمە خۆش مامە دەنگ و باستان قوربانی چ دەنگ باستم خۆش بیاخۆ باش گوشتم لەبەر کرد هەموو شتێوەیە وەڵا لەبەر باران و ڕەشەوە ئەو شتانە نەمێنە باخ تۆزی ئەم جەوانە پیشاوەی ئەڵڵا ئەڵڵا چۆنە ئەنجا ئەمڕۆ بارانیشە چەند ئەڵتۆش بارانێکی کێشەی نییە ئەدیزانم چی دەرەچێ جوانە ئەمە چی بوو؟ سکات باک باشە بس طيب يا رما طيب باخويا ما تغرل من منو شو جيت خلاص
اینجا سلام علیکم السلام طليقو بجيت شاس طيب زوق شيء هيدا تخش شونا اوجو الشاز ها شونا ناس سليماني حليني جان حيجي والله تو صرمان اي كسرت والله سيارك هتنجو انا نفس سليماني جيت اوه سيكنت اول رسم والله كاتي رسمه براي انا وجوانيا جيت هما صار جواره تشاو كم والله يعني تصويرك شاذة بلا مك اشتكي شاذة هذا اسميك بجوي بك انه فوتي وتصوير كردو تاخو كردو ما وياك رسمي زخم قلت يا واو دفابهم داني شو انا اي من رسمي جاي عادي درتشوف ساقم ذكي رسمي انا وسيارك يا ابو بس خم له دارو ما كمان ابي تصويره من يكم مرحبا وانا هاتي نوقعت لك انا يكم رسم سيارك من كده زعما انا ومن شامي او خوش بو روجه ما شاء الله قرعاس وي براك يعني قرا ايشك لو سرمايه ايشناك دوريني قراك براك او بويا وايش نكر پلاکانی تەڕ بوو چونکە بۆنیتی پێوە نییە ئاسا بە جلوبەرگ و بێتر بە پەڕەوشێتە تا بۆینتەکە داپۆشن و بێتەوە تایمی خۆی ئەس ماشەڵا لەو دەنگە زۆر بەرزە وەی
والله براجع خوش هاوران لسناب شاتي لقل ما بن ومن حموكاتي ابينن كيكي سنابهم اللي ادم كان وصل طه بجيت مونستر ستريت اخوة جوان يلا تشكي بابا ده يلا اخوة تويك يكثر راكب زيت واو برو يكثر برو يكثر برو يكثر برو اربجت برو صار اي جاي جا حەزەکەم لە ڤڵۆگەکانە چۆن لە ڤڵۆگی 11 گۆڕیم لە ڤڵۆگی 21 گۆڕیم حەزەکەم لە ڤڵۆگی 31 شا بیگۆڕم کە ڤڵۆگەکان وەکو ئەم ڤیدیۆیە بێت واتە نە موسیقایەکی تیا بێت و نەحیج هەر خۆم چیم بینی ئەوە پیشانی ئەوەیە تاکیدیشم زۆرینەی ئێوە ئەم جۆرەی بەدڵە بۆیە لە کۆمنتە زۆرە هات کە ئەیانوت کاکە موسیقا باکەم موسیقای تیا بێت دەنگی سارەکەی تیا بێت بۆ یەکەم خۆشمان ئەم جارە وای لەکەم ئەمەش ڤڵۆگی 31 بوو هیوادارم ڤیدیۆکە بەدڵی خۆتان بوو بێ تا ڤڵۆگێکی تر خواتان لەگەڵ بێ چاوی منە شو